ڕێی ڕێکارەکان و چۆن پێش بگرین لە دووبارە نەبوونەوەی ئەم ڕووداوانە لەگەڵ بەڕێز سەرکەوت کاڕۆژ گوتەبێژی بەرگری شارستانی هەرێم کاک سەرکەوت زۆر بەخێربێ سپاس و ئامادەبوونت لەگەڵمان باسی ڕووداوەکانمان کرد ئەمڕۆژ جەنابتان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ڕاتان گەیاند هۆکاری ئەم ڕووداوانە ئەگەر باسییان بکەین چی بوون کەم تەرخەمی بوون یاخود کوالیتی ئەو ئامێرانەیە کە بەکاردەهێنرێن هۆکارەکان زیاتر چی؟ بەڵێ هۆکارەکان زۆرن کە ڕوودا لە سەرتاسەری هەرێمی کوردستان بەشێکی زۆری ئەو ڕووداوانەی کە لە هەرێمی کوردستان ڕوودەدەن چەند هۆکارێکی سەرەکی هەیە ئەگەر لەو ئامارێک کە باست کرد لە سەرتاسەری هەرێمی کوردستان زیاتر لە 5,000 ڕووداوی تەنها ڕووداوی سووتانی پوش و پەلاش و ئاگری ناوچە شاخاوی جەنگەڵەکانە کە لە سنووری هەرێمی کوردستان لە هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکانە ڕوودەدا بێگومان لە سنتەری شاریشی ئێزگار زۆر بە تایبەتی لە وەرزی هاوین کە ڕۆژ نەبوو لە سەرتاسەری هەرێمی کوردستان زیاتر لە 50 ڕووداوی ئاگری هەموو ڕۆژێ پوش و پەلاش و ناوچە شاخاویەکانمان هەبوو بەشێکی دەگەڕاوە بۆ وەردوبانی ناوچە شاخاوەکان بەشێکی زۆریشی بۆ هاتنی گەشتیارێکی زۆر لە دەرەوەی هەرێم چ لە ناوەوەی هەرێم کوردستان کە ڕوو لە ناوچە گەشتیارانە دەکەن پاشماوەی بەجێهێشتنی پاشماوەی ئاگر خەلوزی نێرگەلە و ئانە هەمووی هۆکار بوون کە لە پاش خۆیان بەجیان دێشت و ئاگرکەوتنەوە لەو شوێنانە ڕووی دەدا بەرزی پلەکانی گەرماش بە هەمان شێوە هۆکاری سەرەکی بوون کە وای کرد ئاگرەکان زیاتر بن و ناوچە شاخاویەکان سنتەرەکانی شار ڕووداوی ئاگرکەوتنەوەی زۆر تێدا بێت باشە کەوابێت زۆرینەی ڕووداوەکان ئەو ڕووداوانە مرۆیین دەکرێت بڵین بۆ نمونە کەمتر ڕووداوی لافاو هەبووە کە بەهۆی لافاوەوە کەسێک گیان لەدەست بدات ئەو ڕووداوانەش بێگومان هەبوون بەڵام کەم بوون کەواتە کەم تەرخەمیەکە لەکوێدایە ئایا ڕێنمایی پێویستمان نییە یاخود کەم تەرخەمی هاوڵاتیان خۆیانە گوێ بە ڕێنماییەکان نادەن وەکو باسم کرد پۆلینمان کردوون ئێمە بەشێکی بۆ گوێنەدان بە ڕێنماییەکانی بەرگری شارستانیە بە تایبەتی لە شوێنە گشتیەکان و لە شوێنە تایبەتیەکان ئەگەر بە پێی ڕێنماییەکانی بەرگری شارستانی هەڵسوکەوت نەکرێت بێگومان کارەسات و ڕووداوی ئاگرکەوتنەوە و ڕووداوی ناخۆش ڕوودەدات چ لە هۆتێل و موتێلەکان بی چ لە ناوچە پیشەسازیەکان بی چ لە ناوچە بازرگانیەکان بی لە هەر شوێنێک بێتن ئەمە هۆکارێکە کە ڕووداوی ئاگرکەوتنەوە بەشێکی زۆریش بە هۆکاری نەزانین و ئاگری غێر ئەنقەستە ینی بە عەمدی نەبیتن ئەم ئاگرانەش زۆر ڕوودە بەڵام بەشێکی هۆکاری ئاگرەکانیش هۆکاری بانقەست بوون کە لە سەرتاسەری هەرێمی کوردستان بە هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکانەوە ڕوویداوە چ لە ناو شار لە سنتەری شارەکان چ لە دەوروبەری شار چ لە ناوچەکانی دەرەوەی شارەکانیش بێگومان ئاگرمان زۆر بووە هەموو هۆکارەکانیشان بەشێکی هۆکارەکان بۆ خراپی کوالیتی کەلوپەلی کارەبایی و شۆرتی کارەبایی دەگەڕێتەوە فرەلایەنەوە هەموو جۆرە ڕووداوێک هەبووە لە چه پارێزگایەک زیاتر ڕووداوەکان هەبوون کاک سەرکەوت خۆی بە پلەی یەکەم و دووەم ئازیاتر بە پلەی یەکەم لە پارێزگای دوهۆک زۆرترین ڕێژەی ئاگرکەوتنەوەمان هەبووە و بە پلەی دووەم پارێزگای هەولێرە کە زۆرترین حاڵەتی ئاگرکەوتنەوە و ڕووداوەکانی تری جۆرا و جۆر ڕوویداوە بە خۆت دەزانی هەولێر بە تایبەتی کە پایتەختی هەرێمی کوردستانە جەنجاڵێکی زۆری لەسرە ژمارەی دانیشتوانی زۆرە ناوچەی پیشەسازی زۆرە پاڵەپەستۆشی ئێزگار زۆریش لەسەر سنووری پارێزگای هەولێر هەیە لە بەرەوەی وەزارەتەکان و هەموو فەرمانگە باڵاکانی حکوومەت لە پارێزگای هەولێرە ئەمە هۆکارە کەوا دەکات خەڵکێکی زۆر ڕوو لە پارێزگای هەولێر بکە لە پارێزگان بەهۆی ڕایکردنی مامەڵەکانیان لە فەرمانگە حکومیەکان یاخود بەهۆی کار و کاسبیەکە دێنە سنتەری شاری هەولێر و پایتەخت کە زۆر جار ڕووداوی وەرگەڕانی ئۆتۆمۆبیل پێکدادانی ئۆتۆمۆبیل ئاگرکەوتنەوە ئەمانە هەموو ڕوودەدات بەهۆی زیاتر بەشی زۆری بۆ جەنجاڵی و بەرزبوونەوەی ئاستی ڕێژەی دانیشتوانە باشە ئەی چی وای کردووە کە لە دهۆک زۆرترین ڕێژەی ڕووداو هەبێت بە خۆتان دەزانن دهۆک سروشتێکی جوان و تایبەتی هەیە گەشتیارێکی ئێزگار زۆر بە تایبەتی لە ناوچەکانی پارێزگاکانی دەرەوەی هەرێمی کوردستان ڕوو لە پارێزگای دهۆک دەکەن بۆ گەشتیاری و خەڵکێکی زۆریش لە قەرەباڵیشی زۆر هەیە لە سنوور و قەزا و ناحیەکانی پارێزگای دهۆک لەم چەند ساڵی ڕابردوو دەتوانم بڵێم گەشە سەرنێکی ئابووری زۆر بەهێز لە پارێزگای دهۆکەوە دەستی پێ کردووە لە ڕووی دروستکردنی باڵەخانە پرۆژەکانی نیشتە جێبوون پرۆژە بازرگانیەکان ئەمە ژوای کردووە
هەرچەند قەرەباڵغی و کار و کاسبی و ئاستی بازرگانی و پیشەسازی بەرز بێتەوە بێگومان لەم حاڵەتانەدا ڕووداویش زیاتر دەبێت. کات سەرکەوت لە چەند ساڵی ڕابردوو هەندێک ڕووداومان دەبینی کە بەهۆی کەم تەرخەمیەکان لە جێبەجێنەکردنی ڕێنماییەکانی بەرگری شارستانی بوون. ئێوە چەند بەدواداچوون دەکەن بۆ ئەو ڕێنماییانی خۆتان کە دەری دەکەن تا بزانن بە تایبەت شوێنە گشتیەکان هۆڵی بۆنەکان و ئەو شوێنانی کە زیاتر هاوڵاتیان ڕووی تێدەکەن باڵەخانەکان کە مەرجەکانی سەلامەتیان تێدا بێت. پرسیارێکی زۆر لە جێی خۆی بوو بەڕاستی ئەگەر لە ئامارەکان سیر بکەین زیاتر لە 85,000 پشکنین ئەنجام درراوە لە سەرتاسەری هەرێمی کوردستان. ئەم پشکنینە بەشێکن کە هاوڵاتی خۆی دێ داوای وەرگرتنی مۆڵەتی ڕێگە پێدان دەکا جا لە دوکانێکی بچووکبی تا دەگاتە پرۆژەیەکی گەورە و بەشێکی بۆ خودی هاوڵاتی خۆی دەگەڕێتەوە کە سەردانمان دەکە شوێنێکی هەیە بۆ ئەوەی سەلامەتی خۆی بپارێزی. بەشێکی تری ئەوەیە کە سنووری جوگرافی بنکەکانی بەرگری شارستانی لە هەموو پارێزگا و ئیدارە سربەخۆکان خۆمان پشکنین بۆ سنووری جوگرافی ئەو بنکەیە دەکرێت. لەم حاڵەتانەدا زۆرترین ڕێژەی سەرپێچی تۆمار دەکرێت. ئەو شوێنانە کە هەندێک شوێن هەیە خۆی نایەت بۆ مۆڵەت وەرگرتن کە ئێمە دەچین سەردانی شوێنەکە دەکەین پشکنینیان بۆ ئەنجامەدەین پابندیان دەکەین بە هەبوونی مەرجەکانی بەرگری شارستانی کە ئەمانە لە ڕێی حکوومەتەوە بۆ مۆڵەت دێن ئەمە ئاسانە خۆی دێت ئێمە مۆڵەتی پێنادەین تاکو ڕێنماییەکانی بەرگری شارستانی لە شوێنەکە نەبێت. ئەمە بەو شێوەیە بە سێ جۆر پشکنینمان هەیە. دوای دەست بەکاربوونی بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانی هەرێم کەس بە سوپاسەوە کابینەی نێوەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی پارەوە بڕیاری دروستکردنیدا پلانێکی توکمە و گونجاو دانرا لەگەڵ هەموو بەڕێوەبەرایەتیەکانی بەرگری شارستانی بۆ ئەوی بتوانین لە ماوەیەکی کورت ئامارێکی وردمان لە دەست بێت کە بتوانین سنووری جوگرافی هەموو بنکەکانی بەرگری شارستانی پشکنینی بۆ بکرێت هیچ شوێنێک نەمێنێت مەرجەکانی بەرگری شارستانی تێدا نەبێت. کاک سەرکەوت کەواتە ئێوە بنکەیەکی زۆرتان هەیە لە ناوچەیەکی جوگرافی بەرفراوانن هەموو هەرێمی کوردستانە کەواتە گرنگە بزانین ئێوە خۆتان کارمەندی پێویست و ئامێری پێویست و کەرەستەی پێویستان لەبەردەستە؟ بەڵێ بێگومان سوپاس بۆ کابینەی نێوەمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پاڵپشتی وەزارەتی ناوەخۆکە لە ساڵی پار دوو وەجبە ئۆتۆمۆبیلی ئاگرکوژێنەوەی بچووک گەورە کەلوپەلێکی ئێجگار زۆر کە هەمووی لەسەر ستاندەرنی دەوڵەتیەکانە بۆمان دابین کراوە لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوو زیاتر لە 300 پاسەوانی ئەندام پەرلەمانەکانی خولی پێشووی هەر هەمووی جەنابی وەزیری ناوەخۆ بەرگری شارستانی کرد. ئێمە بە پێی سنووری جوگرافی پارێزگا و ئیدارە سربەخۆکان ئەم پاسەوانانەوەمان داوە بەڕێوەبەرایەتیەکان بۆ ئەوەی هێزی مرۆیی زیاد بکە. سوپاس بۆخوا دەتوانین لە ئاستێکی زۆر باشداین بێکەم و کوڕین دەتوانین بە ئاستێکی باش کارەکانی خۆمان ئاڕایی بکەن. خاڵێکی گرنگ بیرم چوو باز بکەم جگە لە بنکەکانی خۆمان کە پشکنین دەکەین لێژنەی قایم قامیەتەکان لە دیوانی پارێزگا و ئیدارە سربەخۆکان ئەم لێژنانەی قایم قامیەت نوێنەری هەموو فەرمانگە خزمەت گوزاریەکانی تێدایە و بە بەرگری شارستانیەوە ئەو شوێنانەی کە لەلایەن هاوڵاتیەوە هەواڵ بە ئێمە دەدرێیان بە ئەندامانی لێژنەی قایم قامیەت و دیوانی پارێزگا دەدرێ ئەم لێژنەیە دەردەچێت هەر سەرپێچیەکی هەبێت لە ڕووی بەرگری شارستانی لە ڕووی تەندروستیەوە شوێنەکە سزا دەدرێت بە غەرامەکردن یاخود بە داخستنی شوێنەکە ئەگە سەرپێچەکان گەورە بن. دەستان خۆش بێ و پارێزراو بن بەڕێز سەرکەوت کاڕژ گوتە بێژی بەرگری شارستانی هەرێمی کوردستان. زۆر سپاس.